ڕۆژێکی نوێتان باش ئەمڕۆ لە ئەم بڕگە جیاوازی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە ئەچم بۆ لایەکێک لە جوتیارە نمونەیەکانی کوردستان و بگرە جیهانیش هەر خۆمان لە نێو ئەم پرۆگرامەیە و لەم ستۆدیۆیە چەندەها جار میوانداری ئەو جوتیارە نمونەیەمان کردو و هاتووە لێرە چەندەها بەروبوومی کشتتوکاڵی خۆی نیشانی ئێمە و ئێوەژاوە بۆیە ئەمڕۆ لەم بڕکەیە لەبری ئەوەی کە ئەو جوتیارە نمونەیە بانگشتی ستۆدیۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ بکەین ئێمە وەکو ستافی پرۆگرامی ڕۆژێک نوێ و ستافی دەستگای میدیایی کورسات ئەچین بۆ کێڵگە کشتتوکاڵێکی ئەو کە لە گوندی کرپچنەیە بێگومان ئەم جوتیارە من لە سەرەتایە باسم کردم جوتیارێکی نمونەیی و جیهانی شەبگرە لەبەر ئەوەی ئەم جوتیارە نمونەیە ناوی چۆتە ناو لیستی تۆڕی جوتیارە نمونەیەکانی جیهانەوە کە بێگومان ئەمە جێگەی فەخر و شانازیە بۆ ئێمەی کورد بۆیە ئێمەش لە سۆنگی بەرپرسیارەتیمانەوە ئەچین بۆ لای ئەم جوتیارە نمونەیە و پێکەوە لە نزیکە و سەردانی کێڵگە کشتتوکاڵەکەی و هەروە پیرۆزبایی خۆشمانی ئاڕاستەکەین بۆیە هەتاوکو کرپچنە لەگەڵما بن پێکەوە ئەچین بۆ نێو کێڵگە کشتتوکاڵەکەی کاکە شێخ جەمالی کرپچنە. لە کورساتەوە دەچینە خزمەتی جوتیارێک کە لە گوندێکی کوردستانەوە بەداهێنان و توێژینەوە زانستیەکانی ناوی چۆتە لیستی جوتیارە نمونەیەکانی جیهانەوە. جەمال جەلال حسێن ناسراو بە شێخ جەمالی کرپچنە جوتیارێکی دیاری کووردە کە هەمووان ئاشنا بووین بە داهێنانە ناوازەکانی خۆشەویستان نزیکەی کاتژمێرە بۆ کاتژمێر و چارەکێکە لە سلێمانیەوە بەڕێ کەوتوین و ئێستا گەیشتینە گوندی کرپچنەی سەر بەناحەی سەنگاو بۆی بێکەوە بابچینە لای کاک شێخ جەمال و ئەم چەپە گڵۆشی پێشکەش بکەین و کۆمەڵە گفتوگو و تاوتوێ دەربارەی ئەو کارانە و ئەو جوتیارە نمونەیە کە لەسەر ئاستی جیهان ئێستا ناوزەند کراوە بە تەنها پیناوتێ جوتیاری نمونەی لە کوردستانە بەڵکو لە هەموو جیهانە ناسێنرا وەکو سیانزەینی جوتیار بابێکەوە لە دەرگای ئەم ماڵە بین و چین لەگەڵ کاک شێخ جەمالە گفتوگو. سلام علیکم چۆنی کاک شێخ جەمالگیان باشی زۆر زۆر سپاس لە کاتمان گرتی زۆر زۆر سپاس کاک شێخیان توانین بینە ژوورەوە زۆر سپاس کەشەکەشی گەرمە ئەمڕۆ لە کرپچنەوە نییە وەڵی باشە بێ ئینشەڵا تەندروستی چۆنە کاک شێخ باشی شۆزێ ناجێگیرە بەس هەر باشە بن ئینشەڵا ئیشەڵا باشەوی بە هیوای تەندروستێکی باش ئەمڕۆ عزیزی شتین هاتوینەتە خزمەتتان هەموو کاتێک ئێمە تۆماندووەکەین لە کرپچنەوە فەرموویت بۆ سلێمانی و بۆ کورسات بۆ لامان ئەمڕۆتمان با ئێمە لە نزیکەوە بین سەردانی بەڕێزت بکەین پیرۆزباییشت لێکین بۆ ئەم دەستکەوتە مەزنەی کە بەدەستت هێناوە بەڕاستی تۆ جێگەی فەخر و شانازی بۆ ئێمە پیرۆزبایی لێکین دووبارە کاک شێخ جەمال کەشوهای کرپچنە چۆنە بەگەشتێر کەشوهای کرپچنە نا بەنسبەت کەشوهای دەی کرپچنەوە لەگەڵ سلێمانیا دایم 2 دەرەجە 3 دەرەجە نزمترە لە زستانیش و لە هاویش نزمترە لەبەرەوە لە دامێنی چیایی سەگرمان بەنامەی فەرمی جوتیاری نمونەیی شێخ جەمالی کرپچنە لەلایەن زانکۆی نێودەوڵەتی ڤاخنینگ ناسێنراوە وەک یەکەمین جوتیار و کێڵگەی هەڵبژێردراوی پەسەندکراوی هەرێم لە تۆڕی جوتیارانی ئەستێری جیهانی لایت هاوس فارمینگ. کاک شێخیان کەواتە با ئێستا بەیەکەوە بڕۆین بۆ ئەوەی زۆر چاکە فەرموو یەکەوە چین لەوێ گفتوگۆی زیاترەکەین لەسەر بەروبوومە کشتتوکاڵەکان و لەسەر ئەو خەڵاتی کە جەنابەت بەدەستت هێناوە لەگەڵمانە بن با بەیەکەوە بچین بۆ نێو کێڵگەکەی کاک شێخ جەمال بۆی بزانین بەروبوومی ئەم ساڵی چییە وەرن لەگەڵمان.
کاکە شێخوا بزانم مەڕووماڵاتیش بەخێوەکەن لێرە وڵا ئەم لەم دی ئێمە دووشت گرنگیە دەن بە دووشت بە کشت و کاڵی گەنم زۆرتر و بە ئاژەڵداری خەریکی ئاژەڵداریشن ئاژەڵداری لە شتان ساق بێ باشە زۆرمان ماوە کاک شێخ ئەمەیە زۆربوونەوە لە زووی لاکە بێتەوە وڵا ئێمە وەکو ئێوەنین کاک شێخوانێ ماشەڵڵا خەڵکی گوند و لادێکان زۆر زۆر باشترن لە چاو خەڵکی شارە ئێمە تۆزە تەماڵ بووین کاک شێخەر بێنەوە ڕۆیەوە بە زمانێکی تر بڵێن باشتر ناسک بوون تەواڵ نەبوو فەرموو کاکە شێخ جەناب پێشکەوە آخر میوان عزیزە بۆ پێش تۆ ئەزیزی کاکە شێخێکیان سوپاس ئەمە ئەم کێڵگەی کاک شێخ جەمالە کە بەروبوومی تیا بەرهەم هێناوە ئەمە ئێستا چی تیا وەڵا ئەمە تەنها دوو مەستەبە تەماتەمان بۆ تیا بەرهەمهێناوە بۆ خۆمان ئەم ساڵ کشت و کاڵێکی ئۆتۆمان نەکردووە بۆ هۆی هەنیە کە خوا لەش ساکن بێکمان تۆ جوتیارێکی نمونەی هەموو ساڵێک بەروبوومی زۆر زۆر تایبەت و ناوازەت هەیە بەڕاستی ئەمە وەسفێک نەبێت کە بەرەو ڕووی خۆت بیتین کاک شێخ تۆ کارەکانت بەرهەمەکانت شایەتی ئەو قسەی منن پێما بە تۆ نزیکەی 30 جۆر تەماتی جیاوازیش بەرهەم هێنا بووە وەڵا ئێمە هەر لەم بەیتا کەتیایەن 2017 جۆر تەماتی جیاوازمان تیا چاین 58 من وتم 30 جۆر تەماتی جیاوازمان تیا چاینتر بوو دەورە لەوانە هەڵمان بژاردووە 13 جۆریانمان کردوتە کیسەوە بە شێوەی تۆ لە بازار ڕایفرۆشت زۆر باشە ئێستا ئەمانش تەماتەن وەنی ئەمە تەماتەی کوردیە بەس بۆ خۆمانمان چاندووە ئەوەش گەڵامیەوە باشە بەر لەوەی کە بچین لای گەڵامەوە کە کاک شێخ جەمال پێم بڵێ ژینگەی ئەم گوندە جوانەی ئێوە تا چۆن لەبارە بۆ بەرهەمهێنانی بەروبوومە کشت و کاڵەکان و بە تایبەتریش کە ئێستا لای ئەم تەماتانەوەین بۆ تەماتە کەشوهای گوندی کڕۆچنە زۆر لەبارە بۆ زۆربەی کشت و کاڵەکان بەڵام بۆ تەماتە و هەنێ سەوزەی هاوینە لەبەرەوەی ڕەشەبامان هەیە لە کەڵگەی کراوە لە دەرەوە زەرمان لێەکەوێت تۆ بۆی لەم کێڵگە داخراوە بەرهەم کێڵگەی داخراوە باشە کێڵگە هەنێ جاریش بیتەکەمان باعی بەوانە ڕەشەبەکە بەهێزە چەند جارە پلاسیکان ئەو ڕەشەبایە بە دوێ تێکی داوە بەڵام کەش و هەوامان کاتە بەگشتی کەش و هەواکەی لەبارە کەش و هەواکەی بۆ کشت و کاڵی دانێوەڵە وەکو گەنم و جۆ و نۆک و ئاژەڵداری و ئەو شتانە زۆر باشە جا بۆ ئەو بە تایبەت بوو خانمە ئازیزانی کە زۆر حەزیان لە خواردنی یاپراغی گەڵامەوە لە نێو ئەم کێڵگە جوانەی کاک شێخ جەمالە گەڵامەی زۆر ناسک و تایبەتە بینم پێم بڵێ لەگەڵ ئەتەوێ بۆ نمونە هیچ توێژینەوەیەکی جیاوازیەک لە گەڵامێ و ئەم بابەتانەیە بکی بۆ بەرهەمهێنانی هیچ شتێکەیە لەم بارەوە بەڵێ لەم بەیتاکە ئێوەیتیان چەند جۆرێک مێوی جیاوازمان چاندووە خاز بۆ گەڵامێ و نەک بۆ بەرەک لەبەرچی لەبەر ئەوەی خەڵکی ئەترافی سلێمانی لە بەهارانە زۆر حەزیان لە گەڵامیە و سەفەر و سیاحەیە ئێمەش ئەمانەوەیەک گەڵامێوێک بەرهەم بێنین کە بەتامتر بێ لەو گەڵامیێوانەی لە بازارڕایە ئێستا ئەمانە خۆمان تێسیەکەین ئەوانەی بەجاجا زین تامی کامیان خۆشە تامی کامیان ترشترە گەڵامی ئێستا چەند جۆرێکی جیاواز چەند جۆرێکی جیاوازی گەڵامی و خزمەتەکەین و خۆشمان لێەکەین بە یاپراخ باشە خەڵکی سلێمانی زۆر حەزیان لە یاپراخە بۆ بەهاران وەڵامیش زۆرم هەمومان بەتایبەت خانمانیش زۆر زۆر حەزیان لێیەتی کاک شێخ اینجا هەنێک گەڵا هەیە هەستەکەی ئەڵی پارچەیە گڕۆنی بەستەرەوە ینی زۆر زۆر ناسک و زۆر زۆر جوانە ینی ڕەنگێکی سەوز با و بەلای زرد و ئەمانەیە ئەچێ تۆ ئەو جۆرە گەڵامیوانە هەیە وەڵی ڕەنگەتیابێ من ئەمانەیسە وەکو پێم و توێژینەی لەسەرەکەین بۆ تام و ڕەنگەکەیشی بەس خۆی تامەکەی زۆتر گرنگە لای باشە تۆ ئێستا گەیشتیتە ینی دەرئەنجامی توێژینەوە چەند ساڵێکی پێویستە ساڵێکی پێچێ بۆ ئەوی بتوانین دانەیە هەڵ بژێرین کە دوایی ئەومان کردمان بە پرۆژەیەک هەر ئەوە بشێنی دەستە خۆش بکات هەمومان بە تامەزروی چاوەڕێی کۆتایی ئەو توێژینەوەی مۆدامامدا مۆدای تەمەنمامدا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا تەمەن درێژە بیت و تو هەر ئەمێنی بۆ کورد و تۆ ناوی کوردت بەرزتر کردوەوە بەڕاستی کاک شێخ جەمال بێگومان ئەمە لە ئێستاە باسی ئەوە لەگەڵ تویا بکەم ئەوەی جێ خۆشحاڵیە جێ دەستخۆشیە بۆ ئێمەی کورد بەڕێزت ناو چۆتە لیستی تۆڕی جوتیارە نمونەیەکانی جیهانە وەکو سیانزەیەمین جوتیار کە بەڕاستی پێشتر لە نەخشی ئەو جوتیارە جیهانیانەیە ناوی کوردیتیانە بوو تۆوات کردووە کە ناوی کورد لەنێ ئەو نەخشە و لەنێ ئەو جوتیارە جیهانیانەیە هەبێت دەستت خۆش بێ باسێکی ئەوم بوو بکە با بزانم چۆن بوو بۆ نمونە ناوی کاک شێخ جەمال چۆ لیستی ئەو جوتیارە نمونەیانەی جیهانەوە
نوێنەری ئەو جامیعەیە لە ساڵی 2002 هاتوونە وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵی نزیکی تشکیل کردبوو بگەڕێن سەدانی ئەو جوتیانە نمونەیان بکەن با ئەندامی زانکۆکە کەسێک هەڵبژێرن ئەوە بووە چەند شوێنە گەڕان و دوای هاتنە لای ئێمە ساڵی 2022 ڕۆژێ تا ئێوەرەمانەوە دوای وتیان ئەگەڕن ساڵی 2022 بەڵێ هاتنە ئێرە دوایی لەگەڵ لیژنە بەڕێزەکەی وەزارەتی کشتتوکاڵ بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی هاتن ئەوە بوو کە ڕۆژ پار ساڵ لە مانگی دووە بانیان کردین بۆ بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی وتیان کۆبوونیەکمانی ئەوە بوو کۆبوونیەکمامە ئۆنلاین لەگەڵ زانکۆکا کرد جەنابی کاکە ڕزگاری لێبوو لیژنە بەڕێزەکە هەمیان دوێ بوون ئەوە بوو زیاتر لە 80% زیاتر لە 80% ئاڕاستی ئێمە کرا ئێمە بەپی توانای خۆمان وەڵامماندانەوە دوایەوە تۆ هەموو وەڵامەکانت زۆر زۆر دروست بوون چونکە تۆ یەکێکی لە جوتیارە نمونەیەکانی بەڕاستی نەک بە تەنها کوردستان و عێراق ئێستا بووی بە یەکێک لە جوتیارە نمونەیەکانی هەموو جیهان دەستت خۆش بێ دڵنیام ئەو پرسیارانە بۆ کاکشێخ جەمال هیچ نەبوو لە چاو ئەزمونە جوانی کە جەنابەت هەتا دەستت خۆش بێ کاکشێخ بێگومان تۆ هەمیشە ئەرکت کێشاوە هاتووی بۆ دەستگای میدیایی کورسات و بۆ بە تایبەتریش بۆ پرۆگرامەکەی خۆمان باسکین بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەموو کاتێک بەروبوومەکانت هێناوە لێدا نمایشت کردووە دەستت خۆش بێ لە پای ئەو هەوڵوماندبوونەی کە بەڕێزت هەبووە چەند ساڵێک لە بەڕاستی کاتی بۆ کورسات و کە پرۆگرامت لەگەڵ ئێمە پێشکەش کردو و لە پای ئەو بەرهەم جوانانی کە پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستانێکی ئێمە بە خۆشحاڵیەوە وەکو دەستگای میدیایی کورسات سوپاس و پێزانینێکمان ئاڕاستی بەڕێزت کردووە ئەگەر لێمان وەرگری خۆشحاڵە بین بەڕێستان جێگەی شانازین کاکشێخیان دەستت خۆش بێر هەبیت بۆ کورد بۆ ئێمە ئێستامە وەکو شتێکی زێڕین ئێمە سەیرەکەین بە تایبەتی وەک ڕاگەیان دەستگایکی ڕاگەیان وەکو کوردستان کە دایکی هەموو کەناڵەکانە من سپاسانەکەم و ئێمەشی لە لای خۆمانەوە کورسات بە ماڵی خۆمانەزان زۆر سپاس بێگومان کورسات ماڵی خۆتە کاکشێخیان زۆر زۆر سپاس بۆ تۆ بێگومان تۆ هەوڵوماندووبوونێکی زۆری دیاوە تا گەیشتووی بەم ئاستەی ئێستا کاکشێخیان با کەمێکی تر قسە لەسەر بەروبوومەکان بکەین جگە لە تەماتۆ و گەڵامێ و چ بەروبوومێکی ترە هەیە ئەم ساڵ گەنممان هەیە و نەتیشمانایە لە مانگی حوتەوە بۆ لە مانگی حوت بۆ هەشت بەروبووی تەماتەی زستانەمان هەبێ بۆ ئەوەی ئێمە ئەبێ ئەو تۆوانەی کە هەمانە بە بەرهەمی بینەوە بخێن تۆکان بکەینە بازارەوە ئێمە دایم ئەو تەماتانە بچێنین لە ساڵێکە دووجار ئەم ساڵ لە بەهارە بەهۆی چەند کێشەیەکی خۆمانەوەمان نەکرا بەڵام ئینشاڵا لە مانگی حوت بۆ هەشت دەست پێەکەینەوە پشت بەخوای گەورە تۆوەکانمان بیتەکانمانەکەینەوە بە تەماتە بۆ زستان لە شە ساغ بە یاخوا کاکشێخیان ماندوو نەبی بە شێوازێکی گشتی ئەمە ئەم پرسیارە ئاراستی بەڕێزت بکەم بەکی ئەوترێت جوتیاری نمونەی بۆچی هەمیشە کە باسی شێخ جەمال ئەکرێ ئەوترێت جوتیاری نمونەی بۆچی ئەم نازناوە لە شێخ جەمال داوە خەڵک دیاری باش ئاخر بۆچی ئەم نازناوە من باو پێڵێ ئێمە خواتە بەرهەمێکی جیاوازت کردووە ئێمە توێژینەوەمان کردو لە ئاسی کشتتوکاڵەکانمانە ئەوە بۆ ئەو زانکۆیە زۆرتر لە سەر توێژینەوەکانی ئێمە وەستا هەڵوەستەی کرد ئەوە بوو ئێستا خۆم بە بەختەوەرەزانم کە زانکۆیەکی کشتتوکاڵی کە لە ئاسی جیهانە یەکەمە معتەریفە بە توێژینەوەکانی ئێمە و لە هەمان کاتیشە ئێستا ناوی کوردستان کە لە شاشەیەک لەو زانکۆ ناوەکە ڕسمەکە ئێمەی هەڵوەستاوە ناوی کوردستان بەبان سەر ئێمە وەستاوە ئێمە شانازیەکەین بەوەی کە ناوی کوردستان ئێستا لە ریزی 12هەمین دەوڵەتی کشتتوکاڵی جیهانە و لێرەشەوە سواسی وەزارەتی کشتتوکاڵ بکەم چونکە وەزارەتی کشتتوکاڵی یەکەم جار ئەو سەرپەرشتی ئەو لیژنەی کردو ناردی بۆ ئێمە و لە ڕێگەی ئەوانەوە ئێمە گەشتنێ باشە کەواتە کاکشێخ جەمال پێم بڵێ کاریگەری ئەم نازناوە ئەم بڕوانامەی کە بەڕێزت بەدەستت هێناوە لەسەر ئاستی هەموو جیهان چ کاریگەریەکی هەیە بۆ کشتتوکاڵ و بۆ ئێمەی کورد وڵایی ئەوە ئیتر ئەوە خەڵک ئەبێ خۆی سەیری ئەوە بکەوە بەڵام ئێمە شڵا مادەم ئەومان بەدەزێنەوە ئەبێ زیاتر هەوڵبین ئەبێ زیاتر هەوڵبین و زیاتر بیسەلبین و هەوڵبین بەرەو پێشتر بشین چونکە ئەزانی چۆنە جیهان نەوەستاوە بەرەو پێشەڕوە ئەبێ ئێمەش ئەگەر پێشیان نەکەین ئەبێ لەگەڵیان بڕین ڕاستە بێگومان کاکشێخ جەمالیش نەوەستاوە ئەوە تا سەرباری ئەوە ئەوێت گەڵامەوی جیاواز بەرهەم بهێنێ گەڵامەیەک کە تام و چێژێکی زۆر تایبەتیە بێ ئەوە بخاتە بازارەوە ئەوانەی کە حەزیان لە بۆوانەی کە حەزیان لە یاپراغا
کاک شێخ جەمال ماشەڵڵا ژێر ئەم کێڵگەی زۆر گەرمەوە بەردەوام وایە یان ئەمڕۆ کەشەکەی زۆر گەرمە بلاسیکی وای هەموو بێتێک پلاس ئێمە جاری وا بۆ هەشتی بەیانی هاتوێت ناوبیتەکەەوە بانگی یاوە دوانزینی ڕوو دەرچێت بەڵام زۆر گەرما بێت تۆزی دانیشە تۆزی دانیشن ناوبیتەکە باشترە واتە تۆ ڕۆژانە چەند کاژمێرێکی زۆریش لە ژێرە زۆرە مێنینەوە ئەو ڕۆژانێکی پێویستکە زۆر تۆ ڕاهاتیوە نیە کاک شێخ جەمال بە گەرماکە ڕاهاتین بەڵێ لەیەخوا دەستە خۆش بێ و لەشە ساغ بێ ئێمە هیچمان نەماوە بۆ تۆ جگە لەوەی کە پێت بڵین تۆ جێگای فەخر و شانازیت بۆ میلەتی کورد بەڕاستی ئەوە تۆی ناوی کوردت خستۆتە لیستی ئەو جوتیارە نمونەیانی جیهانەوە کە بتوانن شانازیت پێوە بکەن دووبارە دەستت خۆش بێ زۆر سپاس ئێمە وەکو کورسات سپاسی ئەرک و ماندووبوونی تۆکەین کاک شێخ جەمال کە لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەڕاستی خزمەتێکی زۆرت کردو و هیوادارین هەر بەردەوام بی وەکو چۆنیش خۆت بەڵێنت داوە کە بەردەوام بی دەستت خۆش بێ دووبارە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆەوەی کە ئەمڕۆ لە کاتمان گرتی ئێمەش لە کۆتا بە خێراتی هەموو تیمەکەتانەکەن و بەخاتی جناب و هاوڕەکانتانەکەن وە سەڵاو و ڕێز و احترام ئەنێرین بۆ هەموو کارمەندانی کورسات و بینەرانی کورساتیش ئینشاءڵڵا توش بەخوا ئەگەر خوای گەورە مەوداماندا و تەمەنمان زیاتر بێ ئێمە تا کۆتایی تەمەنمان ئینشاءڵڵا بەڵێنمان داوە لەناو کشتتوکاڵا بین و کشتتوکاڵ بۆ بە بەشێک لە ژیانی ئێمە یاخواتەوەن درێژبی زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان بگومان لەم بڕگەی کە بینیتان باسمان لە ئەزمموی کاکە شێخ جەمال کرپچنەی کرد کە وەکو جوتیارێکی نمونەی جیهان ئێستا ناوزەند کراوە بۆیە بۆ ئەو خۆشەویستانەشی کاک شێخ جەمال ئێستا لەژێر ئەو توێژینەوەیە کە بتوانێت گەڵامێوێکی بەتام و بەچێش بخاتێنێ و بازارەکانەوە لە چەند ساڵی داهاتووە ئیشەڵڵا ئەگەر تەمەن باقی بێ ئەو گەڵامێوەش ئەکەوێتە بازارەکانەوە لەسەر دەستی کاک شێخ جەمال بەرهەمەهێنرێت بۆیە ئێمە گەشتە کۆتایی ئەم بڕگەیە ومێدەکەین خاکی کوردستان هەروە ئاوەدان بێ جوتیارەکانمان هەر بتوانن لە ڕێگای ئەو بەهرە و توانانی کە هەیەە ئەو بەروبوومە جوانانە بخەنێنە و بازارەکانەوە نمونەی جوتیاری وەکو کاک شێخ جەمال زۆر بێت ئێمە لێرە گەشتینە کۆتایی لێرەوە گوندی کرپچنە بەجێ هێڵین و ئەگەڕینەوە بۆ سلێمانی کاتێکی خۆش بۆیەوە.